بزاف با آسایکنا روشا سیاسی هرمی بردوامن و هیا نهاجی چه بزاوک جوی پی خمت دا سرکفتم دستخوفانه آنیه. یگرتوی اسلامی ویجاره پروژه کی هاتیه میدانه و دخوازه به پروژه خوا آلیه ناکوک به خطا سرمیزه گوتو بیجان. یکیتی پیشوازی ل پروژه گتو دکتو بیجیتن ویت آلیه ناکوک دستا جه ایناده برزن. مو یەکێک جایەگرتو بیار کەسەبی کە هەوڵ بدا هاوکاری بکە لە چارەسەرکردنی کێشەکان پیرۆزبایی لێ دەکەین و دەستی هاوکاری بۆ درێژەکەین. هەمیشە پارتیمان وتووە کە مەسەلەی ئەم دوورە پەرێزی و ڕەتکردنەوە نییە، چارەسەر نییە. چارەسەر ئەوەیە خاوکردنەوەی گرژیەکان و دۆزینەوەی کلیل بۆ دەرگا داخراوەکان. بریا نهاجی تفگارا گوران لیریکا پیفدار خوا پروژه گرتو رات نکرو راگهاند پیشوازی لی هر بزاوکی دیکن با آسایکنا روشهر میگوت لی دویتن پارتی هلویستی خوب گوهریتن. اندامه که مکتبا سیاسی پارتی جی پروژه گرتو به باش زانیتن و بیجیتن او بزاوت کن کار بکن بو چرا سرکن آریشان و کارکن پارلمانی. اوی پروژه که باسی دکا وقتی زوری دوی بەڵام لە ڕاستیش دەشتی باشە هەر پرۆژەیەک بۆ ئارامکردنەوە و کاراکردنی پەرلەمانی دەستخۆشیان لێ دەکەین و هەوڵ دەدەین ئێمەش لە هەوڵ داینە بۆ ئەوەی بتوانین کێشەکان چارەسەرکەین و پەرلەمان کارە بکەینەوە و حکومەت دەست بە ئیشوکاری خۆی بکاتەوە وەکو پێشە. بزاوین دەرباز بوو بۆ ئاساییکردنا ڕەوشە سیاسی هەرێمێ چێ جوانە کەسک نەبووینە لێ یەکگرتووت بیشتنە پروژه ئەوان جودەیە و بە ئومێد و تەماشا دکەن. پروژه یگرتو جوان خالان پیک هاتیه. چرا سرکنا آریشا سروکاتی هرمه، کارکرنا پارلمان کروسانه، دست پیکرنا جوین پنج آلی و گریانا باوریت نوبرا آلین سیاسی دا، پیک آلینا لافاتنا کانو نوبرا آلین سیاسی دا، دست بکاربونا لجنا سراسکرنا دستوری. یگرتو اسلامی بیشتنه چند پیشنیار بو چرا سرکنا 1% برهف کرینه، لی دست پیک دخوازه گوتو بیجه نوبرا آلین سیاسی دا دست پی بکات. وەک کۆمەڵ ئێمە و پرەنسیپم بادیانی لە ڕابردوودا ئیعلانمایان باسمان کردو وەک زەمینە سازی بکرێ بۆ ئەوەی کە بارودۆخی سیاسی هەرێم چاک بکرێتەوە و گفتوگۆی جددی لە نێوان لایەنەکان دەست پێ بکە پێشوازی لێکەین. ئێمە پێمان وایە کردار تێپەڕێنێ بێشک و بە یەک بڕیار باوەڕمان وایە کرێ پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و گفتوگۆی جددی لە نێوان لایەنەکان دەست پێ بکات.